بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیارێ واکەین بۆچی نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستان بەرز دەبێتەوە. خۆشەویستان، لە مانگەکانی ڕابردوو بنزین لە هەرێمی کوردستان زۆر هەرزان بوو. بە شێوەیەک تقریبەن لیترێک بنزین لە نزیکی 400 دینار بوو، لە دەرەوەی شار لە 400 دیناریش کەمتر بوو. بەڵام لە ئێستادا ئەبینین دوو بەرابەر ئەم نرخە زیادی کردووە. لە ئێستادا بنزینی عادی نرخی 800 دینارە، محەسەنەکەش بە 850 دینارە، ئەوی تریشان بە 925 دینارە. ئەم نرخە چێ هۆکارە لە بەرزبوونەوەی؟ پێشەوەی بچمە سەر تەوەری بەرنامە و پەیوەندەکانی ئەوەی بەڕێز وەربگرم و قسە لەسەر ئەم تەوەرە بکەین، راپۆرتێک ئامادەیە بە پێکەوە بینەری ئەو راپۆرتە ببین، بزانین ئەو هۆکارانە چین کەوای کردووە بنزین بەرز ببێتەوە و دواتر دێمەوە خزمەتان لەگەڵمان بن. نرخی بنزین لە بەرزبوونەوەی بەردەوامدایە. بە جۆرێک هەر لیترێک بنزین نزیک بۆتەوە لە 1000 دینار. سەرۆکی کۆمەڵی بنزینخانەکانی سلێمانی دەڵێت تا باج ڕوسومات لەسەر هەوردەکردنی بنزین کەم نەکرێتەوە، دابەزینی نرخی بنزین مەحاڵە. هۆکارێکی دیکەی بەرزبوونەوەی نرخی بنزین ئەوەیە بەراورد بە ساڵی ڕابردوو ئێران پڕێکی کەمتر بنزین دەنێرێت و زیاتر بۆ ناوخۆی خۆی تەرخانی کردووە. تقریبا نزیکی بۆ 2 مانگە چێ بنزینخانەکان یعنی هەیە هەر یعنی زەرەریژی کردووە، هیچ کە هیچمان دەست نەکەوتوە، هەیە لە مایەکی خۆی ژیاوە. هەردووتمانە بەشم ئەم خۆناغە سەختە تێپەڕێ، مەسەن ئەو 5 ڕۆژتمانە 10 ڕۆژی تر 15 ڕۆژی تر. بەڵامی تر گەشتین بەم مەرحەلەی ئەمڕۆ کە من خۆوتمان قسە ناکەین بۆ کەناڵەکان، بەڵام وتم بە ئەوەی کە ڕاست و حەقە ئێمە بڵین بە هاوڵاتی لەبەرەوەی غەڵەت تێنەگەن نە لە ئێمە نە لە بازرگان، کە بزانین کێشەکە چییە وە چی بە دیلێک باشە کە بۆ هاوڵاتی باش بێ ئێمەش وەکو خۆمان ئامادەین. ئەو بنزینخانەکانمان لە خزمەتی هەموو کەسێکایە خۆی ئەوەی بکرێ بۆ باشکردنی ئێمە داوامان کردووە کە بە عام ڕسومات دابەزێن، ئەوە تەسیری خۆی ئەگەر کەمیش بێ هەر ئەی بێ لە بڵێن سەر سنوورەکانە، و ئەوان وەکو چیتر باشە بۆ هاوڵاتی ئێمە وەکو بنزینخانەکان ئامادەین سوتەمەنی وەربگرین بە سعری هەرزان بە هەرزان بیفرۆشین، و هەمووشمان پێوتون بزانین ئەوان حەلیان چییە بۆ ئەمە، چاوەڕێ ئەوانەکەن وەکو لایەنی پەیوەندیدار. 2 هەفتە بەر لە ئێستا حکوومەتی هەرێم ڕایگەیاند باج لەسەر هاوردەکردنی بنزین کەم دەکەنەوە، بەڵام سەرۆکی لیژنەی سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت حکوومەت لەگەڵ خەڵکدا ڕازگۆ نییە و بەڵێنەکانی ناباتە سەر. ئەگەر بەڕاستی خەمی کەرتی سوتەمەنیەتی با نەوت بۆ پاڵاوگە ناوخۆیەکان دابین بکات تا بنزین بە نرخی 450 دینار هاوشێوەی عراق بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێت. کوردستان هەر ماوەی بە بیانوویەک، هەر ماوەی مبەڕیرێکی لابەلا و ناپێویست، ئەمە حکوومەت هەرێمی کوردستان هۆکاری گرانبوونی نرخی سوتەمەنیە. ئەگەر حکوومەت ئاسانترین شێوە سادەترین شێوە خەمی هاوڵاتیانێتی تەنها نەوتی خاو بدرێ بە پاڵاوگەکان بەرهەمەکەی لە ناوخوات بدرێتە بەنزیخانەکانی وێزگەکانی ناوخۆی. ئەمە تاکە چارەسەرێکە کەیتر بوومەلەرزیە لە ئێران ڕۆدا ئەڵێن ڕێگاگیرە، خۆپشاندانی ئەکرێ ڕێگاگیرە، بارودۆخی سیاسیە گۆڕێک ئەمانە چارەسەر نین، ئەمانە پێویستە چارەسەر لە ناوخۆ بکرێ، و ئەگەر ئەوەش ناکرێ ئەو هۆکارانەی کە بوونەتە گرانبوونی نرخی سوتەمەنی کاریان لەسەر بکرێ، وەکو خۆڕکاری لادانی باجی ڕوسومات و گومرگی، کار ئاسانیکردن بۆ بازرگانەکان. 90 بنزینخانە لە سنووری سلێمانی کار دەکەن. پارێزگاکەش ڕۆژانە پێویستی بە 2.5 ملیۆن لیتر بنزین هەیە. ئێستا نرخی 1 لیتر بنزینی نۆرماڵ 800 دینارە و بنزینی محەسەن 850 دینار و بنزینی سۆپەریش 925 دینارە. ماوەی 3 مانگە بنزینخانەکان هەر جارە و 25 دینار نرخەکەی بەرز دەکەنەوە، بە جۆرێک دەوترێت 1000 دیناریش تێدەپەڕێنێت. حکوومەتی هەرێمیش دەستە وستان دانیشتووە و پلانی بۆ چارەسەری ئەو قەیرانە نییە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی. دووبارە سەلامی خواتان لێبێ بینەرانی بەڕاست. تاوانە و پیاوە قسەیەکی زۆر جوانی کردوتی بوومەلەرزەیەک لە ئێرانە بێ لێرە نرخی بنزین بەرزە بێتەوە.
وتەبێژی کۆمەڵی بەنزیخانەکانی سلێمانی ژاماژەی بەوە کرد کە طبعاً ئەوە لێدوانێکی دوور و درێژە بۆ ئەو راپۆرتە بەشێکی لێ دەرکراوە کە گوایە لە ئێستادا بە هۆکاری ئەوەی ئێران بەنزین یاخود نەوت هەناردەی دەرەوەکە بەشی خۆی ناکا لە ناوخۆ و بەشی هەرێمی کوردستانیش ناکە بۆ احتیاجاتی خەڵکی هەرێمی کوردستان لە بەنزین دابین بێ واتە هەمان ئەو قسانەیشی کرد کە لەگەڵ ئەمریکایە ئێران وەزعی باشە کێشەی نەماوە هەندێک گرفت هەبووە گرفتەکان چارەسەر بوون بەڵام لە ئێستادا ناتوانێت بەنزین بنێرێ بۆ هەرێمی کوردستان وەکو پێویست باشە چێ بەرپرسیارە لەم دۆخە ئەی ئەو کۆمپانیانە چێن کە بەنزین هاوردەی هەرێمی کوردستانەکەن ینی بە تەسەوری ئێوە منم بەنزین هاورداکەم یان توی هاوڵاتی داما و فەقیری بەنزین هاورداکەی یا ئەوە سەرمایەدارە گەورەکانن کۆمپانیەکانی خۆیانن کۆمپانیا حزبەکانی خۆیانە نامێناوی کۆمپانیەکان بێنم بەڵام ئەم ئیستیغلالە بوو لە خەڵکی هەرێمی کوردستان بۆچی لە کاتێکە ئەڵەی موچە باش ئەەکەم بەڵام لەم لاوە قورساییەک و بارگرانیەکی تر ئەخەیتە سەر شانی هاوڵاتیان ئەو هاوڵاتیانەی کە پێیان وایە شمولی ئەوان ناکاڵە ئێمە پاسکیلێکیشمان نییە یاخود ماتۆڕێکمان نییە یان پێویست ناکایمە قسە لەسەرەوتەوەرە بکەین برا بە ڕێزەکەم ئازیزەکەم خوشتی بە ڕێزم دوجار ئەم قورساییە دێتە سەرشانی تۆیش کیلۆیەک تەماتە بە سیارە گوازرێتەوە سەنوقی تەماتە ئەم تەماتەیە لەسەر تۆ گران ئەبێ سەوزەوات لەسەر تۆ گران ئەبێ تەکسی ئەگری تەکسی لە برێوەی 3000 لێوەر بگرێت 4000 لێوەر ئەگرێ بۆیە ئەبێ قسە بکەی ئەبێ هەڵوێستت هەبێ مووقیفت هەبێ ئەم حیزبانە ئیش و کاریان ئەوە بووە مەوزوع بۆ خەڵک دروست بکەن ئەزیزانم ئەو مەوزوعی کە دروستێکە خەڵکی مانگێک 2 مانگ 3 مانگ پێوە مەشغوڵەکە لە پشتی ئەم مەشغەڵەتەوە خەریکی ئیشی خۆیەتی لە پشتەوە خەریکی ڕێککەوتنە خەریکی تیجارەتە خەریکی دزیکردنە خەریکی خەڵک ڕفاندن و کوشتن و قڕکردنی خەڵکە خەریکی بڕینی گیرفانی تۆیە بۆیە پێویستە ئێمە هوشیار بین ئاگادار بین دووبارە نەکەوینە بۆ سەوداوی ئەم حیزبانەی حکومڕانی هەرێمی کوردستانەوە بزانین کە ئەمە هەمووی بەرنامە ڕێژی بۆ کراوە هەموو ئەمانە بەڕاستی قۆناغبەندیە یەک لە دوای یەک قەیران بۆ تۆی هاوڵاتی دروست دەکەن بۆ ئەوەی هەندێک مۆزوعی ئەساسی هەیە لە بیرتی ببەنەوە تەبان کۆمەڵک ئەزیز و خۆشەویست کۆمنتیان نووسیوە بەشدار بوون پەیوەندی وەرمەگرن تاو کۆمنتان ناخوێنمەوە چونکە هەفتەی ڕابردووش کۆمنتەکانم نەخوێندەوە یەک پەیوەندی وەرەگرمەویش لەسەرەوەی کە لەسەر هێڵە ئێستا با بفەرمێت دواتە باشە سارا خان فەرموو ئێوارە باش هەموو کاتت باش لەکوێوە قساکەی سلێمانی بەڵێ فەرموو باشە وڵی براگیان ئێستا فەرمووت با ئەبێ قسە بکەین ئێمە هاوڵاتی ئەبێ بکەین یعنی ئێمە چیمان لە دەسەڵاتایە ئێمە چیمان نەکرد کاج مەحموودیاندا ئێمە لە شارەیە مامۆستا چی نەکرد میلەت چی نەکرد هەموو ئەمڕۆ بە برچاوی خۆمانەوە بینیمان کە ئەو هەولێرە داماوە ئەو خەڵکە ڕەشوڕوتە هاتووە سەرجادا بە برچاوی خۆمانە ئەوی کە بینی بێبینیەکەوەی کە نەیبینی نەیبینیوە بە برچاوی ئەو عالەمەوە هاتن هەر مختارە چیە طبعا هەموو دەست و پەیوەندی خۆیانن لە برچاوی ئەو خەڵکەیە کامێرامان و هەمووی ئەو حیزنەکانی تری یایە بەرشەق خۆ کەشتێک نەیوێرا قسەکە برا بە ڕێزەکەم ئێمە تازە ئەم وڵاتە فۆتا هیچ کەسێکمان یعنی ئەو حکومت بە عالەمی ئاشکرا ئەڵێ ئەمە منم ئەمە من ئەوەکەم من بانزین نرخی زیاتە من معاش بیبڕم ئەی بڕم لێ ببڕم تەمان لێ بڕینیە لێ چینە لێ چێ پاشەکەوتێک ئەوەکو ئەو بۆکو من عقلم نەبێت خۆم پاشەکەوتی بکەم لە ماڵی خۆماوەکو من احساسم نەبێ شعورم نەبێ شەرفم نەبێ ماڵم نەبێ حاڵم نەبێ یعنی ئەوەی ئەم حکومت نا ئەوە دوسێ جاری کەش من ئیسفالم بە جەنابتانەوە کردووە تاوانە تو ئەو خوایە برای بەڕێزم جارێکی تر مەڵی حکومت چونکە ئەرکی حکومت زۆر گەورەیە زۆر یعنی چۆن دایک و باوکێک کە مناڵەکانی پەروەردە ئەکا ئاوا لەسەرەتی ئەمە حکومت نییە ئەمە دوو بنەماڵن دوو دەسەڵاتن بەداخەوەستی هەمیشیان هاتوۆتە پاڵکە گۆڕانە ئەوەی کە گۆڕان بە ئێمەی کرد برا بە ڕێزەکەم ئەوەی گۆڕان کردی هیچ کەسێ لە دنیانەی کردووە هیچ نەبێ خۆ حیزبە ئیسلامیەکان ئەگەر گۆڵمە بن بڕکیژنی بۆ نمونە کوڕی خەڵک ئازار نایەن تعدا لە خەڵک ناکەن پارە نابڕن ئەمە ناکەن قساکەن ئەوەی لە دەستیان هاتووە من خۆم ئیسلامی نیم بەجددی بەڵام بەڕاستی بەرنامەکانیانم پێ جوانە بەس چیش بکەن یعنی هیچ شتێکیان لە دەستانایە نێگرتو نەکۆمەڵ چی بکەن بەڕاستی بەس من داوا لەو خەڵکە ئەەکەم تکاتان لێ ئەەکەم بەشتە ئیتر هەتاکەی ئەم بێدەنیا من خۆم مامۆستام 45 ساڵ تەمەنمە تکاتان لێ ئەەکەم بەشتە ئیتر ئەمە بانزینە ئەمە نەوتە
نەنەوتەیە بانزین ڕۆژ بە ڕۆژەوەی بەخوا بیباتە 2000 ئێمەی کڕین معاشت نایاتێ ژیانی یعنی بەرنامەیەکی بۆ داناوی ناهێڵێ بە سەعات و بەئان دوما کات محمود تۆ چ ئێوارەیەک هاتیتە سەر ئەم بەرنامە باشی مۆزوعێکی خۆشی کرد بێ تۆزێ لەم میلەتە تۆزێ دڵی خۆش بوو بێ نییە تۆزێ ئاهێک بکا بە دەرومانە بەڕاستی هەمومان دیلاچین بەڕاستی هەمومان نەخۆشین هەمومان تووشی نەفسی کردوین تووشی نەخۆشی دەرونی کردوین من خۆم کەم دەرامەت نیم بەڵام ئێستا ئەو کەم دەرامەتان ئەوانی کەم عاشقانیان وەرەگرت بەڕاستی کردە لە دڵمەوەیەت نازان یعنی خۆ تۆ یارمەتی چەند کەسەی برا بەڕێزەکەم ڕووی بۆ لای چەند کەس چەند جار تۆ پارەیان ئەیتێ ئەمە ئەرکی من نییە ئەم خاوەن پێداویستێ تایبەتە من بڕۆم باشەوە من چوم لە زەکاتم بۆ بێت ئەوە بوت سەدەقەیەکم بۆ بێت ئەی دوایی چۆن ئەژی یعنی ئەم پیاوە ئەم کابرایە ئەم دەموچاوە من حەز ناکەم ناویان دێنم ئەوە قێزەونن ئەوە پیسن حەز ناکەم ناویان دێنم بەڕاستی قێزەونن بەڕاستی سێری ئەو کابرایە کە ئەمە پیانەڵێن بەخۆمانەڵێن ئیسلام زۆر بگورە من لەسەر هێڵ زۆرە مێنمەوە ئێمە بخۆمانەوەی ئیسلام بەڵام بە بایدن و بە ئەمریکاڵین جوولەکە بڕۆ بزانێت لە ماوەی 6 مانگە ئەم پیاوە چ گۆڕانکاریی کردووە یعنی ئەم ئینسانە ئەم مەسرورە مەسعودە نازانم چیە هەرچیزانێکیانن شەو چۆن ئیسراحەت سەرخەنە ئەو سەرینە ئاوەسەی ئەم میلەتاکەن ئەم میلەتە یەکێک ئەوە تا هەمووی هاوارەکەدا پیاوێک 80 ساڵ تەمەنی دێ بۆ ئاو بگری کات مەحموود ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە پیاوێک 80 ساڵ تەمەنی دێ بۆ ئەو فرمێسکانە هاتە خوارەوە ئەگەر پیاو بن ئەگەر شەرەف و کەرامەت و ناموس و حەیایان تیابێ ئەگەر خاوەنی من بەوانە ناڵم باوک دانیشتواڵەی کات فڵان کەس تۆ ئاواتە چیە وەڵۆ من حەز دەکەم بێ زمانی فەڕەنسی بم ئەوەنە بەتاڵە ئەوەنە بەتاڵە ئەوەنە پێمشتێ حەز دەکەم فێری زمانی فەڕەنسی بێ دەستەکان خۆش بێ ساراخان زۆر سپاس بۆ پەیوەندێکەت سەرکەوتوبی هیوای لەر ساقیت بۆ خوازین کاک محەممەد علی نووسیوێتی لەبەرەوەی خەڵک بێدەنگە و هیچ هەڵوێستی نییە ستارە علی ئەڵێت چونکە حکوومەت خۆی قازانجی لەوەدایە کە نرخی گران بێت سەوسەن محەممەد نووسیوێتی لەبەرەوەی کوردستان بەرپرسی دڵسۆزی نییە شیرواننامە قیژەڵە بێدەنجی خەڵک و بێ هەڵوێستی کاربەدەستان ئەم دۆخەی دروست کردووە کاروان محەممەد نووسیوێتی تا خاوەنی ئەم ئەقڵیەتە حکومڕانیە بین هەرگیز دۆخی هەرێم باش نابێت کارزان فاروقی ژەڵێ بۆ پڕکردنی جیرفانی بەرپرسی بێوەفا و بێویژدان وەلید هەورامی ئەڵێ لاوازی حکوومەت و بێدەنجی خەڵک وای کردووە ڕۆژ بە ڕۆژ نرخی شتومەک و سوتەمەنی لەسەر هاوڵاتیان زیاد بێت کاک نەسرەدین ئەڵێ بێدەنجی خەڵک و بێوەفایی بەرپرسەکان ئەم دۆخەی دروست کردووە کۆژین حەمەفەرەزی ژەڵەیە خەڵکەکە غیرەتی نەماوە هەمووی چاوەڕێیە کەسێک لەبری ئەو هەستێ خۆی بدات بە کوشت و ئەمیش بحەسێتەوە بەرزان شارباژێڕی ئەڵێ نرخی زێر لای زەڕەنگرە بەنزینیش لای حکوومەتە تا نرخی گرانتر بێت بۆ حکوومەت باشترە وڵای قسەیەکی جوانە ڕاستەکە پشتیوان عومەر ئەڵێ ئەگەر بەلای خەڵکەوە کێشە بواە هەڵوێستیان دەبوو تارق محەممەدی ژەڵێت چونکە هەرچی بازرگانی نەوت و بەنزینە هەمووی لەدەست بەرپرسەکانە سامان محەممەد ئەڵێ خەتای خەڵک خۆیەتی ئەی بۆ دەنجانەداتێ ئەرسەلان غەریبی ژەڵێ لەبەر ئەوەی موچەی ئەم جارە بەبێ لێ بڕین بووە خۆ ئەبێت شتێک بدۆزنەوەتانە هێڵن بە ئاسانی بیخۆین دانیار قادری ژەڵێ چونکە شایەنمانە خەڵکەکە قبولی ئەکات دەسەڵات چۆنی بێ دوا دەکات حسێن نعمەتی ژەڵێ بێمنەتی دەسەڵات لە خەڵک حسێن علی ژەڵێ ئەم بەنزینەش سەیرە لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمی ئەویش بەرز دەبێتەوە کاک پۆڵا لە هەولێرە وەرەگرم سڵاوی خوا لە تۆ لە هەموو بینەرەکان سڵاوی خوا لە جەنابەت کاک پۆڵای جان برای بەڕێزم من بە تەنها باز لە نرخی بنزین ناکەم چونکە بە پێی من وتەیەکم برای بچوو کرد وتەیەکم هەیە لە هەر شوێنێک بەها بۆ مرۆڤ نەما بۆ خاک نەما بۆ نیشتیمان نەما بۆ نەتەوە نەما نرخیان هەرزان بوو بە پێچەوانەوە شتەکانی تر نرخیان گران دەبێت لە بنزینەوە دەستی پێکە تا شتەکانی تر بۆ چونکە سەردەمی نەمانی بەهاکانە بەهاکان چێدای دەڕێژن بەرپرسەکان ئایا دەتوانن پێناسەی بەرپرسەکانی خۆمان بکەین کامیان ڕاستگۆ بووە لەگەڵ خوا لەگەڵ خاک لەگەڵ نیشتیمان شوێن بەخوا ڕاستگۆ نەبوو تۆ دەزانی دەیان هەزار ڕۆڵەی ئەو کوردەیان بە کوژدا چون ملکەت چەمانەوە دەر شۆڕانە خاچیان لەدەستدا ئێستا بەرەبەرە هەر خودی خۆیان سەدام شەرمی دەکرد کوچە و کۆڵانەکانی هەولێر تەحریب بکە خودی بچووکەکان کە عەرەبن لە ڕەنجی کوردان لە تێستی کوردان خۆیان دایانهێنن سەرێکی بچووکی
سەر بەدەسەڵات ئەو ڕۆنوسیەتی جاتیە ئەگەر 9 ملیۆن عەرەب بێنینە هەولێر بۆ تۆی عروبەتی ئاساییە بەڵام وەک پەندە کوردیەکە دەڵێ ڕەمەزانی گەلێک گرت بوو نۆرەی شەشەڵام بوو ئاخر تۆ حاڵی کەرکووکت چارەسەر کرد مەخمورت چارەسەر کرد گوڵاڵەت چارەسەر کرد 9 ملیۆن عەرەب بێنی هەی دوو ڕوو هەی پەروەردەی قوتابخانەی دوو ڕووی و چەواشەکاری ئاخر تۆ هەر دوێنێ پێرێ دوو باسکەی پێشمەرگەیان بڕیوە کاک مەحموود داعش دوو باسکەی پێشمەرگە بە پشت پێشمەرگە داهاتوو لە قوڵایی هەرێم باسکەیان داناوە خەڵکیان بریندار کردووە خەڵکیان ڕوپاندووە بەرپرسێکی ئەمی قسەی نەکرد وەزیری پێشمەرگە قسەی نەکرد پێناسەی چیت بۆ بکەم سوێن بە خواناوی بازرگانیشیان هیچ کردو ئەوانە بازرگان بە خوێنی کوردەوە دەکەن بە هەڵوێر دەکەن بە شتە پیرۆزەکان دەکەن دەچەوە دەست پێ بکەم ئاخر تۆ سەیری سلێمانی کە من بێلایەنانە قسە دەکەم لە 2003ەوە باوەڕم بە هیچ لایەنێکی کوردی نییە کەسەر کە ملیان کەس کرد کە تەمانەوە بەرەو گەلاوەقی هاڕوونە ڕەشی چی دژمنێکمان نەبوو تۆ سەیری سلێمانی کە کەس دەزانێ مەیلا چی دەگوزارێ ئایا بەڕاستی کێشەی ناوەخۆیە بەداخەوە نەخێر کەس نازانێت چییە لاولێ چی دەگوزارێ کەس نازانێت چێ بەسپرسە چێتە و سۆزە ئایا ئۆپۆزیسیۆنایی بەڕێت باڕووی گلە یەکەم لە ئێوە بکەم دەزانن ئێوە تا ئێستا نەگۆیشتە ئاستی ئۆپۆزیسیۆن لە ئاستی بارودۆخەکە دابی ئۆپۆزیسیۆن نابی لە قۆناغی گلەی بمێنێتەوە کاک مەحموود بەڵێ ئۆپۆزیسیۆن لە ئێستادا بەڕای تۆی هاوڵاتی لاوازەوە نییە نا لە دۆخی گلەیە دەبی خۆی کاک مەحموود بەڵێ ڕێگە بدە بە زانستیانە بۆت باس بکەم لەناو خەڵکین باوەڕت بی لە سەتا پێنجی خەڵکی کوردستان لەگە دەسەڵات نییە باوەڕت بێ چونکە ئێمە لەگە چین و توێژەکان و ئەوانەی ڕۆژێک لە ڕۆژان لە نزیک بوون دەسەڵات تۆ دەزانی لە سەتا هەفتای خەڵک بەشداری هەڵبژاردنی نەکرد کام لایەنی ئۆپۆزیسیۆن هەڵسا بە توێژینەوەک لە شارۆچکەکان یەک لیان بپرسێ بۆ بەشداریت نەکرد بۆ چونکە بەرێکی ئۆپۆزیسیۆنی یەکگرتوو خاوەن یەک پەیام نییە کەواتە دەسەڵاتی پوسەڵ دەچوو ئۆپۆزیسیۆنیش بەتەواو دەبێ ئێسەری لێ شێواوە هاوڵاتی کورد نازانێت چی بکە تۆ سەیریکە باسی بەنزین دەکەی من نامەوێت باسی لەو شتە بچووکانە بکەم چونکە کورد زۆر لەوە گەورەتر بوو بەڵام بچووکەکان ناخی ئێمەیان بچوو کردەوە بچووکەکان وەک خۆیان دەیانێت چۆن نیشتیمانیان بچوو کردەوە لە ناو هێڵی 6 دەیانێ هەموو شتێک لە بیر خەڵک ببنەوە بەنزینی کوردستان دەچێت بۆ ناو بۆ دەچێت بۆ کەرکووک بۆ مەخمور بۆ مووسڵ بەنزینی کوردستانە ئێخۆ ئەگەر تا ماڵ هەبێ مزگەوت بەتاڵە کاکە مەحموودی بەڕێز یعنی تۆ ماڵی خۆت بەنزین دەدەیە چێ قاساقی لەگەڵ چێ دەکەی ئێتە نابی عەبادی نەسەمایەوە دەستگوت تاجیرکەرە کڕۆشتان بۆ نەبێت کام هەڵوێت کاپەیە بۆیە هیوادارم ئۆپۆزیسیۆن لەو بازنا گلەیە دەرچێت چونکە گلەی هیچ ناکە لە سەتانەوە پێنجی خەڵکی کوردستان گلەی هەیە دڵنیا بنەوە دڵنیا بە لە سەتانەوە بەڵام گلەی چی دەکا من بیڵێم و تۆ بیڵێ و چێ بەرێکی ئۆپۆزیسیۆنی یەکگرتوو لەسەر بنەمای دادپەروەری نیشتیمانی نەتەوەیی سەرکەز نەکا هەرجارە بەیاننامەشیان نابینین بۆ هەموو ئاستەکانی گرتوتەوە کاکە مەحموودی بەڕێز من ڕەنگە کاتەکە دەست خۆش بێ کاک پۆڵات چووکە خەڵکی تر لەسەر هێڵا سپاس بۆ پەیامە جوانەکەت دەستخۆشیت لێ یەکەم ببوورە کە پەیوەندەکەم پێ تەواو کردی دەست و چاوت خۆش بێ چمە لای کاک حاجی لە چەمچەماڵەوە السلام عليكم براي بەڕێز عليك السلام ورحمة الله کاک حاجی باشی برای گیان خوا سەلامەتت کە الحەمدولله ئەوە نزیکی 4 دەقەواتیان داخێلە داوای لێبوردنەکەم کاک پۆڵات تۆزێ قسەکانی لە جێی خۆی بوو زانستانە قسەیە کرد فەرموو لە خزمەتم جەنابیشت هەر لە تەجروبەی بەرنامەکەم کردو هیچ کاتێ نیە ینی ئەو نەفرانی کەوا پەیوەندیەکەن کاتەکەیان گەلێ ڕاستە ئەگەر چی ماوەیەکی زۆر ئێمە لە هەوڵین بۆی چرکەوسانیە دابنین لەسەر شاشەکە بەڵام هێشتا نەگەیشتوێتە پاهیان ڕاستەکەی دەسوچاوە خۆش بێ دەشت ساغ بێ قوربانگیانەوەی من سێم کرد لە لایڤی فەیسبووکەوە تا پەیوەندی پێواکەم ناتوانم لایڤەکە بنەوەزم لەسەر نرخی بانزین و سوتەمەنی لە خزمەتین بەڵێ تەوەرەکەتان لەسەرەوە ڕاستەکەی ئەم حیزبانی ئۆپۆزیسیۆن تەنها ئیشان ئەوەیە خەڵک بکەنەوە بۆ نمونە کە سەرەتا بانزین گران بوو بینیمان لە بەردەم محافەزەی سلێمانیا خۆپشاندان کرا ئەوە بوو ئەگەر ئاسایی بێ ناو بێنەوە بوونەوەی نوێ هەمومان ئەزانی هەستا بانزینی کرد بە 500 دینار و ئەم دەنگە ناڕازی کرد بکردەوە
مدەیەکی زۆر کەم بانزینەکەی دابش کرد و ئەبووایە شەو ڕۆژی لەسەریا بۆ ئیمڕۆژ کە بینیمان خەڵکی هەولێر هەستا بوون بزەبت دوای نیو سەعات ئای گەیانە شوێنەکە و خەڵکی دامکان ئەمە لە باتی بچێت لای خەڵک و هانی خەڵک با بڵێ کاکە هەتاکەی قوبوڵێکان هەتاکەی ئەمە بەڕاستی تەنها من وای ئەبینم دەستی جێگەی پرسیارە لە لای تۆ کاک حاجی جێگەی پرسیارە لە لای تۆ لە کاتێکا خەڵک ناڕازی و دێتە سەر شەقام دوجار بە بنزینێکی 500 دیناری یاخود بە چەند تەنکەرێک ئەو قسەکانی منش ئامانجەکەم ئەوەیە ئەمە تەنها ئەوێ خەڵک بکاتەوە والله معارضە ئەوانە بوو لە هیچ شوێنێکی دنیاە بەڵێ وازە اینجا لە کۆما و لە یەگرتو لە گۆڕان ئەو گۆڕان هەر نەما لە دوای ڕەوانشاد نەوشیرا مستەفاوە هەر دەنگی نەما هەر خۆشی نەما هەر ئەفڵەنە حیزبیش نییە کەسیش باوەڕ ناکەم زاردە دەنگی دەباتەوە کۆمەڵ هەر بێدەنگە یەگرتو هەر بێدەنگە ئێوە چەند ساڵەوە تەخریبی 30 ساڵ لەگەڵم حیزبانیان یعنی هەتاکەیەوە ئەو بەردەوام بن هیچ دەنگ ناکەن پەرلەمان ئەندام پەرلەمانە نێرنەوە معاشەکەی وەرەگرنەوە و هەنێکی بۆ کەناڵە هەنێکی ڕاستە دابەشێکم بەسەر خێرخوازیە ئەوم لە بەرچاوە هەمیشە کۆمەڵ و یەکگوتم پێ باشتر بووە دەستەکانت خۆش بێ سپاسە دەکەین کاک حاجی موفق بی ئیشەڵا بەڵامەوە ئەمەوێ پرسیار لە جەنابەت بکەم حەسەنە تۆ بەرپرسی حیزبنی هەسەنە تۆی چ بدەستنێ تۆ تەنها پێشکەشکارێکی ئێوە هەتاکەی بەردەوام بن ئەم ئۆپۆزیسیۆنە هەتاکەی لەگەڵی ئاچێتە حکوومەتەوە لەگەڵ تەشکیلێکە هەمومان بەشی خۆمان گلەیمان هەیە هەمومان بەشی خۆمان گلەیمان هەیە تەنانەت ڕەنگە ڕاستە آخر گلەی برای بۆ ئەمە دێم کابینی ئەوە بۆ دێم کابینەوە کاک حاجی لە ئێستادا منیش وەکو خۆم گلەییم لە ئەدای بۆ نمونە کۆمەڵ و یەگرتو هەیە لەوەی کە وەزیفەی خۆیان وەکو ئۆپۆزیسیۆنێک لە هەندێک ڕوەوە وەکو خۆی جێبەجێ ناکەن ئەوە منیش گلەییم هەیە لەسەر ڕەحمەتی خواوجێ بێ کاکە قسەکانیش پێ بڕم یەکێتی کێشەیەکی و لە ناخۆ یەکسەر مامۆستا عەلی بابیر نەچوو یەکسەر فڵانە کەس نەچوو ئەی کاکە و خەڵکە هەڵەسێ بۆ کەس نایاتە لای خەڵک ئاخر ئێوەش خەڵکتان ناوێ بەڵێ نانەوازەحە قسەکان دەست و چاوت خۆش بێ ئێمەش منیش هاوڵاتیم بەشێکم لە ئێوە دەنگی ئێوەش دەنگی منە منیش پێم خۆش نییە منیش پێم باش نییە و منیش تێبینیم هەیە لەوەی کە ئەبێ ئێمە زیاتر بکەین و زیاتر بجوڵین و زیاتر دەوری ئۆپۆزیسیۆنی خۆمان بەڕاستی ڕنگ بداتەوە لە نێو هەموو کایەکانی حکوومەت بە پەرلەمانیشەوە کە لە ئێستادا هەموو هەوڵی حکومڕانان لە هەرێمی کوردستان لاوازکردنی پەرلەمان و داخستنێتی و کوژانەوە دەست و چاو خۆش بێ ئەگەر ڕێگەم بین لە کۆتایە یەک دوو قسە بکەم من تەنها ئامان دێم قسەکردنم ئەوە بوو ئەمانی کەوا لە کوردستانە هەن بە گۆڕان و کۆمەڵ و یەکگوتوونەوەی نوێشەوە ئەمانە ئۆپۆزیسیۆن نین ئەمانە بەشێکن لە دەسەڵات ئەمانە لە قوپۆی دەسەڵات چونکە تەنها ئیشان ئەوەیە خەڵک هێورکەنەوە خەڵک کبکەنەوە دەنگی ڕان ناڕازی مێڵن کاکتر دە 15 ڕۆژ بازینی بۆ منداناوە دوو ڕۆژ لەسەریا بۆ سەوەڵات تەوزیع ناکرێ وەڵا ئیمڕۆ بۆ خانمانە ئەمە گاڵتەکردنە بە خەڵک بەڵام خەڵک حاشا حاضری بێغیرەت و خەڵک دەست خۆش بێ سپاس دەکەم کاک حاجی گیان موفق بی ئیشەڵا سپاس بۆ تۆیش ئەچمە لای کاک سەرکەوت دوجار هەندێک کۆمنتە خوێنمەوە گەر پەیوەندیەکان ڕاگرن باشترە کاک سەرکەوت لە کەرکووکەوە فەرموو لەسەر هێڵ نەماوە باشە خۆشەویستان بۆ معلوماتی جەنابتان ینی ئێمە بەرە و ئێستا وەرزی پاییزە ڕۆین مانجێک دوو مانجی تر پاییزە دواتر زستانە یعنی وایە حکوومەت لە ئێستەوە خەمیەوەی خواردایە چۆن نەوت بەسەر هاوڵاتیانە دابەش بکە بۆی هاشوهوش و هاتو هاوار دروست نەبێ لە کاتی زستانە لە بەربێنەوتی نەوتیش گران بووە طبعاً هیچێک لەو شتانەی کە لە ئێستادا ئەزمەیە بە هەمان شێوەی بنزین وەکو چۆن لە پارێزگەکانە بنزین ئەزمەیە غاز لە دوهۆک ئەزمەیە غاز ینی خەڵک هەیە ئێستا زانیاری هەیە کە خەڵک لە مەتعامەکان خوارد نەباتەوە بۆ ماڵەوە لە بەرەوەی غازی بۆ ناکڕێ غازێک زۆر گرانە بنزین هەر گرانە ینی هەموو ئەم حاڵەتانە کە لە بەرچاومانایە نابێ لێ بێدەنگ بین تۆڵەکردنەوە بە معنای تۆڵەکردنەوەی یاسایی تۆڵەکردنەوەیەکی ڕێکوپێک لەم دەسەڵاتە تەنها لە ڕێگەی ئەتوانین بڵێن سندوقەکانی دەنگدانەوە ئەکرێ ئەگەر ئێمە بتوانین ئەو هەلە بقۆزینەوە لە داهاتووە متمانەیان پێ نەبەخشینەوە ئەو ڕۆژانەمان بیر نەچێتەوە کە بەسەرمانیان هێناوە ڕەنگە زۆر باشتر بێ ئەچمە لای کۆمنتەکانی ئێوەی بەڕێز کاک حەیدەر ماماغان و سوێتی دەوڵەتداری بە دز و مافیان ناکرێ کاروان
بازید نووسیوێتی بەداخەوە هەر ڕۆژە و قەیرانێک نەریمان پێنجێنی ئەڵێ ئەوە شەقی خۆمانە بۆیە وایە نیگا حوسێن ئەڵێ بە من چی پاسکی لێک شک نابم سالم محەممەد نووسیوێتی لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم کاک حەیدەر نووسیوێتی کرێ و نرخی هەموو شتێک گران دەبێت شەهلا مستەفا دەڵێ دز حەزی لە بازاری شێواوە ئەمانە حکوومەت نین کۆمەڵێ دز و جەردان کاک ڕێبین نووسیوێتی ئەبێ بۆ کاتی بانگەشە چی وادێکمان پێ بدەن وەڵا هیچ سیقەیەکیان نەماوە بەرامبەر ئەم میلەتە قوربەسەرە کاک عەبدوستار ئەڵێ خوای ئەی وڵی کۆمنتەکەی زۆر پێش و پاشی تێکراوە بۆم ناخوێنرێتەوە نازانم ینی ئەڵێ ئەی خوددایە مەسئولێک وا بڵێ وەفایی بۆ میلەت چۆنە بێت مەسئولێک وا بڵێ وەفای بۆ میلەت چۆنە بێت ئەمە کاک عەبدوستار سەرهەنگ سامان نووسیوێتی چونکە تێر ئاگای لە برسی نییە بەرپرس هەیە تەنها هەفتانەی یەک ئۆتۆمبیلی 15,000 لیتر بنزینە کە لە حکوومەت وەری دەگرێ بە بەلاش محەممەد سەید یاسین نووسیوێتی یاخوا دەستیان خۆش بێ ئەگەر خەڵک ڕاست دەکات بە ئەم هەڵبژاردنە سزایان بدات بەڵام بەداخەوە هەموو هەڵبژاردنێک ئەم فلیمە دووبارە بێتەوە خەڵک بە لێشا و دەنگیان پێدا کاکدانا نووسیوێتی بۆی میلەت هیچ ناڵێت ئەویش بەدڵی خۆی دەیکاتە سەری بەداخەوە عەبدولکەریم یاسین نووسیوێتی چونکە کەس دەنگی ناڕازی دەرنابڕێ عەبدوڵڵا هەرچیەڵێ بەداخەوە ئەوەی ئەیکەن لەم کوردستانە تەنها سوکایەتیکردنە بۆ میلەتە بە کۆیلەکردنی بازێک خەڵکە بەڵام وا دیارام خەڵکان هەر شایانی ئەوەیە چونکە قەت پندوەر ناگرن دیارام خەڵکە بۆ ئەوە باشە دەڵێ باش باقیەکەی تری ناخوێنمەوە کاک عەبدوڵڵا هەرکی سەفەر باتاسی نووسێتی زۆر ڕاستە باسی نەوەی نوێیەکە لە دەنگی ناڕزایی کە بکاتەوە بە دابەشکردنی چەند تانکەرێک ئاو و بەنزین کاک فەرەیدون سڵاوی هەیە سوپاسێکەین زیاد قەنینە نووسیوێتی غازیش مەبەستیەوەی غازیش گران بووە ڕەزا عەبدوڵڵا ئەڵێ تەنها چارەسەر بۆ ڕزارکردنی کوردستان ڕاپەڕینە بە چەک سۆران ئەنوەری ژەڵەیە چاک دەبێ ئینشاءڵڵا مەلا جەوهەر سێناویش دەڵێ خوا هیدایەتیان بدات چمە لای پەیوەندی کاک بەڵێن وەرەگرم لە ڕانیەوە کاک بەڵێن فەرموو بەڵای بەندێک پرسیارم هەبوو ئەوەندەی دەربارەی قسەم هەبوو دەربارەی بەنزین دەربارەی بەنزین نۆشتام ئەگەر دەربارەی بەنزینە فەرموو ئەگەر مۆزوعی ترە داوای لێبورد نەکەین کاک بەڵێن چکە کاتەکەمان بۆەوە تەرخان کردووە فەرموو داوای بەنزینە بەڵێ السلام علیکم وعلیکم السلام ورحمة الله وبركاته باش برێنە سپاس دەکەم لە تەلەفۆنەوە گوێم لێ بگری باشترە کاک بەڵێن بەڵێ لە تەلەفۆنەکەەوە گوێم لێ بگرە دەنگی تەلەڤیزیۆنەکەت بێدەن کە سپاس دەکەم فەرموو بەڵێ بەڕاستی وڵی نازم بەنزین بووە گران بووە يعني معقول شيء لتر بنزين 850 تقريبا 900 دينار بله راستی والله عملي ثروي تماما في بنگی شامپیون بله دەستەکانت خۆش بێ کاک بەڵێن گیان زۆر سپاس بس لا قەیران هەرەوا دەبێت فیلێ بێتەوە مەسەلا خی گەورە ڕەحمکە ئینشاءالله خوا هیدایەتیان بدا ئاچمە لای پەیوەندیەکی تر هاوناسخان وەرەگرم لە کۆیەوە السلام عليكم كاك محمود وعليكم السلام ورحمة الله وبركاته باشی کاک محمود سپاس دەکەم ئێوە باشن هاوناسخان مەمنونم فەرموو باشنی زۆر سپاس بەڵێ بەڵێ قسەتان چییە لەسەر ئەم تەوەرە هاوناسخان وڵای وەک حکومەتە مەعاشەکە زیادەکە لەو لاوەتێ شتەکانی زۆر گرانەکەیان بەنزینە کردێتێ بە 1000 دینار بەڕاستی فەقیر هیچ دەتوانێدانە هەم تەکسی دەسە گران بووە هەم هەموو شتەکانیانی زۆر بەڕاستی حکومەتە هیچ ئەوەی ئەو میلەتەی دەست خۆش هاوناسان سپاس بۆ پەیوەندێکە دیارە پەیوەندەکەی داخرایەوە کاک ئیسا وەرەگرم لە هەولێرەوە لە خەباتەوە بەڵێ کاک ئیسا چۆنی باشی باشی کاک ئیسا سپاسە دەکەم
بەڕێزی تەوەرەکە لەسەر بانزینەوە نییە؟ بەڵێ بەڵێ وڵا برای بەڕێز ئەمە بخۆمان لە قەزای خەباتی بەڵێ قەزای خەبات ڕۆژانە تقریبان ئەگە برێم 100 تانکەر 200 تانکەر دەشتە مووسڵ زۆر لەمە دوور نییە لە خەباتەکە شارەزەوەی وایە 100 تانکەرە چێتە مووسڵ 100 تانکەر دەشتە مووسڵ لەو لە مووسڵ بنزین بە 450 دیناری خەڵک هەموو دەچی لەوێ تێدەکە لەو مەسفایەکە کار گروپە لەوێن درێ دەڕوا لە ناو مەسفای دەچین باشە لۆ نادە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نادە ئەو خەڵکە ڕەشوڕوتەی خۆی لەسەر ئەو مەسپای بە کوشتن دەدا کە داعش هاتە سەری خازرێ ئەو خەڵکی خەبات و خەڵکی دەوروبەری هەولێر و بینە بەردە چوو نان هێشتا داعش بگاتە هەولێرێ کاک ئیسا ماڵێ چێ گروپ کار گروپ ئەوە کۆمپانیای بەرهەمی نەوتیەوە نییە؟ بەێ لە قەزای خەبات ئەوەی جۆرەترین کۆمپانیا یعنی لە دوای بازیان و ئەوەی ئەو کار گروپەیە یعنی دەستی باڵای هەیە لە مەوزوعی بەرەمێنانی نەوت و دەرهێنانی غاز و نەوتوان و ڕوانەکردنی و ئەوە لە خورمەلێرە دێ لە خورمەلێرە لێ یعنی ئەو دەینێرە بۆ مووسڵ ئەو کارگروپە دەینێرە بە خۆی دەسافێنێ ئەلێرە بە تانکەر 5-6 مێک زەمین بە دوای دەکەون هەندێکیش بە پێشی دەکەون بۆ ئەوەی لە ڕێلیان وەرنەگەن هەتا دەگەین لە مووسڵ لە مووسڵ لەنە بەنزخانەکانی حکومی لەوێن تەوزیع دەکە هەتا کەلێکی ئەو بەری پێ دەێن کەلێکی یاسینەغای لەوێن دەرێ ینی بەنزخانەکەیە تابعی مووسڵەیە خەڵک لەوێن دەرێ هەفتە جارێک لەوێش دابش دەکەن مەرحەلە بە سارێ مێک زەمینی دوای تەنکەرەکان دەکەون بۆی بە سەلامەتی بگەێنە مووسڵ بەێ بە سارێ مێک زەمین ئەلێرە بە پێشی دەکەون هەتا دەگەینە مووسڵێ لا خازري عفوا لا خازري لوين دري تسليمي حكومة العراقي ده كان حكومة العراقي دابا تسليمي مستودعات ده كان لويش دابا بس خل كذا كان سنوري نيوان بلين هرمي كردستان وموصل يعني هذا سنورك لك بلا سنورك تسليم لك حكومة ما قريتها اوان دابا مسلم وده لما استاجد لما خبات بله او يعني خان سخوات جريمانية عمل إذا بنوصل دينار بعصر ديناري تيكن لو ندريش بتشارسر 50 ديناري لو ندريش تعرف ولا كذا بيستحق 1000 ديناري واه لازم لازم والله لا حسبي الله ونعم الوكيل بلا قربان بالتأكيد هر أبي بلين حسبي الله ونعم الوكيل لا بيني بون مناستا لسليماني برويتا كركوغ ولا قرهنزير بنزخاني ليه مثلا لو ب 450 دينار لە هەولێر بڕۆیتە کەرکووک لە ئاڵتون کۆپری بە 450 دینارە ئەوە لێرەوە باسی ئەوەت کرد بچیتە خازر بۆ نمونە لە مووسڵ بە 450 دینارە بەڵام ئیدی خوای گەورە سبحان الله کارێکی کردووە کە لە هەرێمی کوردستان بە بۆنی هەندێک خۆرکار و بازرگانەوە لێرە بە 800 دینارە دستكان ب 10 دينار ب 900 دينار ب 10 يعني استبى شسته طنجة هي بس كده شيء في فم استفادة شيء بخوا كاك عيسى أوي تصوركم يعني تصوركم أو شتانا يعني أو خوركارية دروز بك على بازار دوازار هر دبي بيدا بداو درمان يعني بيقمان تزاني إن شاء الله هر دبي بيدا بداو درمان خوای گەورە هیدایەتیان بدا ان شاء الله سپاس بۆ تۆ ان شاء الله خدا هیدایەتان مسلمانان بدا ان شاء الله خەباتەوە لەگەڵمان بووی دەست و چاوت خۆش بێ ئەگەر کۆتا پەیوەندی هەبێ کۆتا پەیوەندی باوکی ماکوان لە بازیانەوە وەرەگرم باوکی ماکوان ماوەساجان بەڵێ باوکی ماکوان سڵاوی خوای گەورە لێ بێڵم کاتەوە باش سڵاوی خوا لە جەنابەت هەموو کاتت باش زۆر سپاس برای بەڕێزان محەممەدجان تۆ باشی جەنابەت باشی مەمنونم باوکی ماکوان فەرموو کانە ماچەکەم وەڵاهی برا بەڕێزەکەم نرخی سوتەمەنی لە هاریان بەرزە بێتەوە 8 سوتەمەنی نییە کۆمەڵێ شتومەک نرخی بەرزە بێتەوە بەڵێ بە قەنەعەتی من ئەم تەوەرەی بەڕێزت یعنی پێویستی بە سەر خوێندنەوەیەک ئەگەر ئێمە هاواتی خوێندنەوەی وردی بۆ بکەین ئەگە واقعیانە و ڕاستگویانە بیرکەینەوە هۆکارەکەی چییە هۆکارەکەی بەڕای من کۆمەڵێکن پێم خۆشە ئاماژە بە چەرخاڵێکی بدەم یەکەمیان لاوەزبوونی هەشتی ئۆپۆزیسیۆن کێستا لە هەرێمی کوردستانە سیاسەت دەکەن خاڵی دووهەم بێدەنگی و فەقیری خەڵکی هەرێمی کوردستان سێهەم بێباشی و بێدەسەڵاتی و لێنەزانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەرەوە بۆ خوارەوە یەک بەیەکیان ناڵم هەڕێ فڵان کەس فڵان و فڵان هەر هەموویان بە کۆی دەنگ دیژی ملەتی کورد وەستاونەتەوە هەرێ ملەتی کورد لەبەر سا بکوشن خەڵک فەقیرکەن ئەم وڵاتە وا لێ بکەن کە خۆیان ڕۆشن ماڵاوەیان کرد ئەم پاسە پاکی لەبەر سا بمەرەوە ئەفریقای لێ بێ وەک سۆماڵی لێ بێ برای بەڕێزم گەلی کورد ئەتوانە بڵێم 70-80 ساڵە خوێنە ڕێژە قوربانیەدا
باوک بە قەرزاری و بە فەقیری ڕۆڵەی پەروەردە کرد لەبەر خاتری ئەوەی کە میلەتەکەمان سەرفرازیە گەلی کورد ئاواتەکانی هەزاران گەنج و لای جوانمان لە پێناو خاکی کوردستانە خۆیان ڕژا حتا حکومەتی بەعسمان لە کۆڵ بوو بەڵام ئێستا بەداخەوە دەسەڵاتدارانی کوردی حکومەتە کوردیەکەی خۆمان هەرێمی کوردستان ناکرێت بە دۆزەق بۆ میلەتەکەیان زۆر بەداخەوە ئەم هەرێمی ناکرێت بە جەهەنم بۆ ئێمەی هاوڵاتی مامۆستاژیان ئەمە چاکبوونی زۆر زۆر مەحاڵە بەس بەخوای گەورە چاغە کردێ چاکبوونی زۆر مەحاڵە مادەم ئۆپۆزیسیۆن پێدەنگە نابن بە یەکدەنگ یەک ڕیز نابن هەمشتیمانە پەرتەوازە بوونە چاکبوونی زۆر زەحمەتم دەستخۆش بێ دەستخۆش باوکی ماکوان سپاس بۆ تۆش کە لەگەڵمان بووی لە ساغ و سەلامەت بی خۆشەویستان دوانگەی خەڵکتان پێشەش کرا سپاس بۆ هاوکارانم کاتێک خۆش بۆ مولایەک ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه